سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لە دوای دەستەکارکێشانەوەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق هەموو تێگەشتنەکان ئاراستەکان بەو شێوەیە بوون کە جۆرێک لە جۆرەکان خۆپیشاندانەکان ئەو دۆخەی لە بەغدا دروست بووە کۆتایی پێبێت بەدەر لەمە نەک خۆپیشاندانەکان کۆتاییان پێ نەهات بەڵکو جۆرێک لە جۆرەکان ئێستا خۆپیشاندەران داواکاری دیکەیانێ وەک بابەتی دەست لە کارکێشانەوەی سەرۆکۆمار و سەرۆکی پەرلەمانی عێراق بۆیە لە ئێستادا پرۆسەی حکومڕانی لە عێراقدا بە تونێلێکی تاریکدا هەنگاو دەنێت بەم دۆخەوە عێراق چیت لێ چاوەڕوان دەکرێت و مەبەستمە لەسەر بابەتی پەیوەندیەکانی بەغدا و هەولێر گفتوگۆ بکەم بە تایبەتی لە دوای دەستبەکاربوونی عادل عەبدولمەهدی جۆرێک لە پەیوەندیەکان لەگەڵ هەولێر تا ڕادەیەک ئاسایی بوونەتەوە لە دوای نەمانی عادل عەبدولمەهدی تا چەند مەترسی ئەوەیە هەیە کە بودجە و موچەی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان گرفتی تێبکەوێت من هەموو ئەمانە دەکەمە بابەتێک و وەڵام لە میوانەکەم بەڕێز مستەفا خالید چاودێری سیاسی وەردەگرم مامۆستا بەخێر بێت. سپاس دەکەم کاگەرسەنە. وەگاشکرایە ینی تازەترین دیمەنی سیاسی لە عێراقدا کە بابەتی خۆپیشاندانەکانە هەر بەردەوامی هەیە بە تایبەتی لە دوای دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی ینی تێگەشتەکان بەو ئاڕاستەیەدا بوون کە جۆرێک لە بارودۆخی وڵات ئارامی بەخۆیەوە ببینێ بەڵام دوای ئەمەش دەبینین هەر دوێنێ خۆپیشاندەران داوای دەست لە کارکێشانەوەی سەرۆکۆمار و سەرۆکی پەرلەمانی عێراق دەکرێت ینی ئەوەی کە ڕوو دەدات چاوەڕوانکراو بوو ئەگە بڵم چاوەڕوانکرا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێ چاوەڕوانی هەموو شتێ بکەیت ئەمە پەیوەندی بڵین بەس بە عێراقەوە نییە بەڵام بەنسبەت عادل عەبدولمەهدیەوە بێبەختی ئەوە لە سەردەمێکا دەسەڵاتی گرتە دەست کە سەردەمەکەی بەڕاستی تەقینەوەیکی سیاسی و ئەسکەری لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوویاوە کە هەموو ئاسەواری ئەوانش هەم ڕوو لە عێراقەکە هەم عێراقیشی تیا بەشدارە بێ ئەمانە کاریگەریان هەبوو لەسەر عادل عەبدولمەهدی. عادل عەبدولمەهدی بۆ خۆی وەکو کەسایەتیە کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی وەرگرتووە بەڕاستی ئیرادەیەکی بەهێزی هەبوو کە بەرەو ئەوە بڕوا چاکسازیەک لە عێراقا کە یعنی ئەو سەردەمەی 2003 بۆ 2018 ئەو 15 ساڵە کۆتایی پێ بێنێ کە هەمووی پڕ بوو لە گەندەڵی لە بەکارهێنانی دەسەڵاتێکی خراپ لە کۆکردنەوەی هێز و چەک و بڵین حیزبی سیاسی و هەموو ڕۆژێ حیزبێکی سیاسی دروزەبێ کوت لێ دروزەبێ ئەم لەوە ڕوا ئەوە هاتە ئێرە هەریەکە ینی پاشاگەردانێکی سیاسی لە عێراقا هەبوو کاریگەری هەبوو لەسەر ئەنجومەنی وەزیران. عادل عەبدولمەهدی بەڕاستی کە هاتە سەر دەسەڵاتی کورسی ئەنجومەنی وەزیران ویستی ئەم ئاراستانە هەمووی فەرامۆشکا یەک ئاراستەگری ئەویش ئەوەیە کە عێراق بەرەو ئامان بەرێ بەڵام ئەوەی یارمەتینە دۆخە سیاسی و ئەسکەریەکەی مەنتیقەکە هەمووی بوو نەک بەس عێراق خۆی و حیزبەکانی عێراقیش بۆ خۆیان بەشێکن لەو دۆخە سیاسیانە ئەوەی لە سووریا ڕوویە ئەوەی لە تورکیا ڕوویە ئەوەی لە ئێران ڕووەدا ئەمانە هەر هەمان جارێکی تریش لەگەڵ عێراقا هاوبەشیان هەیە لە کۆمەڵێشتا هاوبەشیان هەیە ئەمانن کاریگەریان لەسەر ئەوە کرد کە عادل عەبدولمەهدی ڕوبەڕووی ئەم تەوژمە خۆپیشاندان و ناڕازیە مامۆستا ینی شتێک بۆ من جێگەی سەرنج بوو بە تایبەتیش هەر لە دوای ئەوەی کە نامەکەی پێشکەشی پەرلەمان کرد سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت لە سەردەمی ئەودا کارتەکانی بواری کوشتوکاڵ بە تایبەتی وەکو نمونە هێناوێتیوە کە ینی پێشکەوتنی بەرچاوی بەخۆوە بینیوە ینی تۆ بۆ خۆ دۆک و چاودێرێکی سیاسی ینی ئەو دیمەنت بینی لە بارودۆخی عێراقدا کە لە دوای دەست بەکاربوونی عادل عەبدولمەهدی ینی بارودۆخی وڵات تا ڕادەیەک جیاواز بێ لە سەردەمەکانی پێشووتر جیاواز بوو بڵێم جیاوازێکی زۆریش بوو بەڵام دەرنەکەوتنی ئەو جیاوازیە بەڕاستی دۆخی سیاسی عێراق ئەوانی کە بربەرەکانی عادل عەبدولمەهدین پیان خۆش نەبوو ئەو لە دەسەڵاتە بێ تەوژمە ئێرانیەکانی ئەو تەوژمانەی ترکە لە عێراقان هەر کەسە بۆ دەسەڵات بەڕاستی ململانەیەکی زۆر ناشەریفانە لە عێراقا هەیە بۆ وەرگرتنی دەسەڵات ئەمانە وایان کرد کە دەرنەکەوێت. ئەگەر بزانیت کورد یەکێکە لەو شتانی کە بەڕاستی وەکو بەڵام سێکتەرێکی زۆر گەورەی ئاسایشی عێراقە بەڵام عادل عەبدولمەهدی هاو لەگەڵ کووردا کەوتە گفتوگۆ دانیشتن و ڕێکەوتنیش ئەوەی ئەو کردوێتی تا ئێستا هیچ سەرۆکوەزیرانێکی تر لەو دۆخە سیاسییان نەیکردووە چونکە عێراق ئێستا بڵین 4-5 کابینەی بەڕێ کردووە لە ئەنجومەنی وەزیران هەر هەموو ئیتیجاهەکان هەموو جارێ کێشەی زۆرەکە و کورد و عێراق هەموو جارێ لە یەک دوورەکەوتنەوە بۆ هەمومان لە ساڵی 2007 کە ڕیفراندۆم کرا ئەگەر ینی فاکتەرەکانی پێش ڕیفراندۆم لێک بینەوانێ
کورد و عێراق زۆر لە یەک دوورکەوت بوونەوە مادە دەستوریەکان جێبەجێ نەکرابوون زۆر کێشە لە نێوان کورد و عێراقا هەبوو چارەسەر نەکرا وایشیان کارێکیان نەکرد لە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە چارەسەریش نەکرێ بۆ چووکە داخوازی کوردیان وەرنەگرت ئەوانیان وەرەگرت کە خۆیان ئارەزویان لەسەر هەبوو کە چۆن مرکزێتێک بەسەر کوردستان و عێراق شاپسە پێێنن عادل عەبدولمادی ئەمەی شکان بەڕاستیەوەی بوێرێکی گەورەیە بە دیاریکراوی ینی وەڵامی خۆت بیر نەچێت ینی دێمە سەر بابەتی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بە تایبەتی لە سەردەمی عادل عەبدولمادی بەڵام پێشەوە دەمەوێت پێم بڵێیت بۆ خۆی علی خۆپیشاندانەکان کە بابەتی دەستەکارکێشانەوەی سەرۆک وەزیرانی عێراقی لێکەوتەوە یعنی بەم دۆخەوە عێراق دەوەستێت ینی جۆرێک لە ئارامی ڕوو دەکاتە وڵاتیا خۆت نەخێر هەر لە تازەترین پێشاتی سیاسیدا ینی داوای دەستەکارکێشانەوەی سەرۆکی پەرلەمانی عێراق و سەرۆک کۆمار دەکرێت یعنی ئەوەی کە ڕوو دەدا تەنها حملەیەک بۆ دژی سەرۆک وەزیرانی عێراق یاخود نەخێر ئەمە سەرەتایەکە بۆ دەستپێکی گۆڕانێکی گەورە لە عێراقدا بە دڵنیایی بڵێم خۆی دژی عادل عەبدولمەهدی ئیرادەیەک هەبوو لە ناو خۆپیشاندەرانە بەڵام ئەسڵی ئەمە ئەوە نییە ئێستا ڕەنگەکان هەمووی تێکەڵ بوون خواستەکان زۆربەی زۆری تێکەڵ بوون ئێستا لە ناو خۆپیشاندەرانە ئەو تەوژمەش هەیە کە داوای ئەوەکەن کە هەر دەسەڵاتەکانی عێراق لە پەرلەمان و سەرۆک کۆمار و ئەنجومەنی وەزیران هەمووی دەستدەکار کێشێتەوە اینجا ئەم دەستدەکار کێشانوانە ڕقی خەڵکە بیلفعل وتمان لە 2003 بۆ 2010 ئەم هەموو کێشەیە کە لە عێراقا دروست بووە ئاسەوارەکەی زۆر شتی بەجێهێشتووە فەقیری بێکاری نەبوونی خزمەتگوزاری بەڕاستی باری نەبوونی باری ئەمنی ینی باری ئەمنی لە عێراقا زۆر زۆر گرنگ بوو لەسەر عێراق کە خەڵک مطمئین نییە نازانێ ئەو شەقامەت چییە ئایا ئەمە حکومەتە ئەمە دەسەڵاتی میلیشیایە دەسەڵاتی مەرجەعیەتە دەسەڵاتی سیاسیە ئەجار کە زۆر ئاماژەیانە کردێکی و ئەمریکایەکی ئەڵێ ئێرانێکی ئەڵێ ئەوە بەڵام ئیرادەکە لە ناو عێراقانیە بۆ ئەوی کە عێراق بەرەو ئامان بەرێ ئەمە یەکێک بوو لە خواستەکانی بڵین خۆپیشاندەران بەڵام ئێستا کە داوای دەستدەکار کێشانەی ئەوانەکەن تەڵان خەڵک بۆچی داوای دەستدەکار کێشانەوەکە بۆی عێراق ببێ بە عێراقێکی بەڕاستی کە دەوڵەتێکی خۆشگوزارانی پڕخزمەت گوزاری چونکە عێراق ئیمکاناتێکی مادی لە حەد بە دەری هەیە و عێراق دەوڵەتێکی ئەوەنە گەورە نییە نفوسێک لە چاو نفوسی سەروەتەکانیان نفوسێکی ئەوەی نییە بڵێ توانای ژیانی نیوەکو سین و وەکو بڵم شوێنێک وەکو بەرازی کە 500 میلیۆن نفوسی هەیە داهاتەکەی ئەوەنیە عێراق بە هەموو عێراق داعنی لە 35 میلیۆن نفوسە بەم داهاتەوە بە ئاسانی خزمە دەکرێت بەڵام ئیرادەکە نەبوو اینجا ئیستا خۆپیشاندەران بەڕاستی حەقە هەموو خۆپیشاندەرانی هەموو کەس پشتگیری خۆپیشاندانەکە بەڵام ئاراستەی خۆپیشاندەران ئیستا گەیشتۆتە ئەوەی کە دەسەڵاتەکانی تریش ڕەتکاتەوە بەڵام ئایا ڕەتکردنەوەی دەسەڵاتەکانی تریش عێراق بەرەو ئارامیە بە من ڕەشبینم لەوە بەعکسەوە بارودۆخی عێراقی لە سیاسیەوە زۆر گێڕاوەتە دواوە متمانە و یەکترازانی هەموو هێزەکانی کردووە ئێستا هێزەکان ئەگەر ببینی زۆر لە یەکەوە نزیک نین زۆر دوورن کوردی لێ دەرکە کە ئێستا خەڵکێکی سیاسی لە کووردا بیری لەوە کردوتەوە کە شێوازێک لە خۆ نزیکردنەوە لەگەڵ بەغدایە کە بتوانێت هەم مافەکانی خۆی پارێزێ هەم توانێ ئەو ئاسایشی و ئەمنی لە بینی ئەم دوولایە هەیە کە هێزی سەربازی بەکارنێت و بەعکسەوە هێزی بڵین ئەمنی و ڕازیبوون و یەکتر ڕازیکردن بەکاربێنێ ئێستا کورد هەنگاوی باشی ناوە بەڵام عێراق کێشەی عێراق لە چیایە کێشەی عێراق لەوایە کە ئەنجومەنی وەزیران کە دەسەڵاتیشی هەیە ئەبێ بەبێ دەسەڵاتترین دەسەڵات لە ناو عێراقا لە کاتێکا بۆ خۆی ئەو ئینێکی تەنفیزیە دەسەڵاتی تەنفیزیە ئەبێ هەموو شتەکان لە دەست ئەوا بێ بەڵام زۆر کەمی خراوەتەوە ئەنجومەنی وەزیران ئەم خۆپیشاندانەش لە بەرەبەرەوە ینی لە کاریگەری ئەو نەبوونی دەسەڵاتە بۆ عادل عەبدولمادی دروست بوو چونکە عادل عەبدولمادی کە ئیویست ئیرادەیەکی هەبێ کە بارەگاکانی حەشدی شەعبی داخست بینیمان چی ڕوویە لە کاتێکە ئەو بارەگای حزبی شەعبی بۆ ئەوە داناخەکە بڵێ شیعان دەسەڵاتێکی خراپە یان ئیتیجاهە خراپە ئەو بۆیە ئیکاڵێ عێراقێکی ئامان هەبێ لەمایە کەسیان یارمەتیان باشە مامۆستانی ڕێگەمە دەکەم بە پرسیارێکی دیکە ینی بۆ نمونە ئەوەی کە ئەو حەملە بەرفراوانی کە بەرامبەر عادل عەبدولمەهدی کرا بۆ خۆی دەتوانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان هۆکارێکی دیکە پەیوەندی بە نەبوونی کوتلێکی گەورەی پەرلەمانی و هەبووە کە پاڵپشتی دەسەڵاتەکانی عادل عەبدولمەهدی بکات
بە دڵنیایی کاریگەریەکی زۆر گەورەشی هەیە بۆچی چکە لە 2023ەوە عێراق لەسەر محاسەسە لەسەر بڵین پێک هاتە و لایەنەکان بەشبەشەکرێ دەسەڵاتەکەی اینجا ئاستی نیشتیمان پەروەری و بەڕاستی خۆشەویستی میلەت لە لای ئەمانە جیاوازیەکە ڕێژەیە ڕێژەیەکی زۆریان حەزی بەوە نەبووە کە ئەم دەسەڵاتە بتوانێت خزمەتی میلەتکە بە عکسەوە حەزیان کرد خزمەتی خۆیانکە ئەوە گەندەڵی و دزیەکە بۆ ئەوە بووە عادل عەبدولمەهدی بەڕاستی نەیتوانی لەمایانە منەڵم سەرکەوتوو نەبوو کە ئەم کوتلانە هەچەند پەشبەش و ئەوەن توانی هەمیان لە یەک نزیک کاتەوە ناڕازیەکی زۆر هەبوو لە کوتلەکانە لەوەی کە دەسەڵات نەدراوە بۆوان ئەمانش کاریان لەگەڵ نەکرد ینی بەتەنیا خۆی کاریە کرد و خۆشی کاریگەری بڕیارەکانی تاشوایە ئەوە بینیمان ینی ئەو سێکتەرانی کە ئەوان دەسەڵاتیان تیانە بوو ململانی تیانە و توانیوێتی بەرەو پێشبوون باشە مامۆستا ینی ببرە ڕاتەگرم ینی ئەوەی کە ڕوویدا ئەوەی کە بەڕێز ئاماژەی پێدەکرد ئەمە لە کەم توانایی عادل عەبدولمەهدی بوو وەک شخصێک لە سەرۆک وەزیران یاخود پەیوەندی بەو ململانی مەزهەبیەوە هەیە کە لە نێوان کوتلە سیاسەکانی عێراقدا تا ئێستاش بەردەوامی هەیە پەیوەندی بە کامیانەوە هەبوو پەیوەندی بە هەموو لایەنێکەوە هەیە بۆچی چونکە بەڕاستی ئەوکو خۆش دەفەرمیتە عێراق هەمووی کوتلەی بچووک بچووکن هەر لە ناو شیعەیە 4-5 کوتلایان هەیە لە ناو سونەکانە زۆر کوتلە لە شیعەکانی زۆرترە لە سەردەمێکا کوردیش وەکو کوتلەی لێ هاتوو لە بەغا بەشبەش بوو ئیتیجاهی سیاسیان هەریەکەیان بۆ لایەکە ڕۆی بەڵام ئەوەی کە من ینی ئەمێ ئاماژەی پێ بم بۆی عادل عەبدولمەهدی کەسێکی سەرکەوتوو بوو بەڵام ئەگەر ئەگەر کوتلە سیاسەکانی لەگەڵ وایە کوتلە سیاسەکانی لەگەڵ نییە وەکە لەگەڵیشی نەبوون ئەمە لەلایەن بڵین لایەنەکانی دەرەکیەوە قۆسراوەتەوانی و بەکار هاتووە هەریەکەیان بۆ مەرامێک ئەم ڕۆی بینی لە خوارو ناوەڕاستی عێراقا دژایەتی ئێران نەکرێت لە هەندێک شوێن دژایەتی ئەمریکا کرێت لە هەندێک شوێن دژایەتی کورد دەکەن تەنانەت کوردکە بڵین دەستکەوتەکانیشی کەمە و مافەکانیشی کەمە و لە عێراقا دەسەڵاتێکی ئەوتۆی نییە کە بڵین لە ئیدارەی عێراقا بەڕێوەبردننی عێراقا هاوبەش بێ هاوبەش نییە هەمووان نەزانین کورد هاوبەش نییە لە بەڕێوەبردننی عێراقا بەڵکو کورد وەکو بوونیەک ینی چۆنەڵی پەیکەرێکە لە ناو عێراقا دانراوە ئاشتەوایی عێراق وەکو ئاشتەواییەک بە عێراقەوە دیار بێ کورددانراوە ینا کورد بەشداری لە دەسەڵاتی عێراقا نەکردووە کورد هەرگیز بۆ ڕازی نەبووە عێراق پاشکۆی وڵاتێکی تر بێ عێراق پاشکۆی سیاسی یا حەدیقەی دواوەی وڵاتێکی تر بێ هی ئیتر ئەو وڵاتە شیعە بێ ئەمریکا بێ کوێ بێ بەڵام ئەوەی تیا هەیە عێراق ئاراستەکانی بەڕاستی ڕەشببینی لەم ڕۆژەیە نازانی ئیستا ئەم خۆپیشاندانەوە عادل عەبدولمەهدی دەستی لە کار کێشاوەتەوە ئایا ئەتوانرێت جڵەوی ئەم دەسەڵاتە جارێکی دەبگیرێتەوە دەست و ئاراستە بکرێ بەرەو خزمەتی عێراق کە ئەوە داخوازی هەموو خۆپیشاندەرانە ئەمە ڕوودەدات من بڕوان پێی نییە کە ڕوو بدات چونکە ئیرادەیەک لە ناو عێراقانیە بۆ ئەوە هەمومان وتارە سیاسیەکانیان هەتا تەنانەت وتارەکانی هەیەنی کە ئەمڕۆ عێراق کۆمەڵی ئەحزابی سیاسی زۆر ئیسلامیتیایە و کە هەرداوای ئەوەکەن هەموو عێراقیش بە ئیسلامیە زانن کە گویان لێگریت بەڕاستی ئیرادە بۆەوە نییە زۆرتر خۆپەرستی بەخۆیانەوە دیارانی هەر کەسە خۆی مەبەستە کەواتە مامۆستا بەرساری وەکم ینی بۆ نمونە لە دۆخێکی ئاوەهادا کە بەشێک لە چاودێران و نوێنەرانی کوردیش کە بەرچاویان ڕوونیە بەرامبەر بەم دۆخە یعنی دۆخی عێراق ئێستا لە تونێلێکی تاریکدا هەنگاو دەنێت بەم دۆخەوە چاوەڕێی چی لە عێراق دەکرێت یعنی بەرەکوێ هەنگاو دەنێت ئەگەر بڵین لە دوای ئەم وەزعی کە ئێستا ئەنجومەنی وەزیرانیش کاربڕێکەرە تەواو ینی کۆتایی پێهاتووە پێویستە حکوومەتێک دامبەزرێتەوە لە شوێنی ئەو تەوان ناکرێ وڵاتی بێ حکوومەت بێ داواکاری خۆپیشاندەران دەست دەکات کێشانەوەی سەرۆکایەتی کۆماری عێراق و پەرلەمانی عێراقیشە واتە بەم حاڵەتە بێت تۆ هەڵبژاردنیە بکەیت ئەم هەڵبژاردنە چیەکە ینی ئێمە ئێستا ئەوەی کردەوە فەرمی لەم تونێلە ئابەم شێوە قسەکرێ ئەم تاریکایە بەچی ئەڕەوێتەوە بە ئیرادەیە گەڕێتەوە وە چیش وە ڕازگۆیی لە کارەکانە ئایا عێراق توانیە بڵین دەستگای باڵایە بۆ هەڵبژاردن بە پاچی بێڵێتەوە خۆ ئەو دەستگای باڵای لە چێ دروزەکرێ هەر لەم کوت لە سیاسیانە دروزەکرێت ئەوە حتمیە و هەر ئیرادەی ئەمانیشە سبەینە زاڵە بێ بەسەر هەڵبژاردنەکانە هەر یەکە هەوڵەیە ینی هەڵبژاردنەکە بەرەو ئاقارە بەرێ کە خۆی زۆرتە سەرکەوتر بێتایە
یا بڵین ئەو ئیرادە سیاسی سەرکەوتوو بێ کە ئەمڕۆ شیعە کۆمەڵێکی ئێوە بەرەو ئێران سەرکەوتوو بێ کۆمەڵێکی لە پشت ئێرانەوە سەرکەوتوو بێ کۆمەڵێکەوە بەرەو ئەمریکا سەرکەوتوو بێ وە کۆمەڵی خەڵکی تریش هەیە سونەکانیش بڵین هەر ئەوانش هەر ئیرادێکی وایان هەیە لە ناو ئەمانەیە کۆمەڵێکی کەم هەیە لە عێراقا کە ئێوێ بەرەو عێراق سەرکەوتن باشە مامۆسانی ئێستا کە ئەوەی کە لە دیمەنە عامەکەدا دەگوزارێ ینی لێڵیەکەیە کەس بەرچاوی ڕوون نییە بۆ نمونە یعنی ئێستا جڵی حکومڕانی عراق بەدەستی کێوەیە بەدەستی خۆپشاندەرەوە یاخۆ بەدەستی بەشێک لە نخبەی عراقی وەیە بەدەستی بەشێ لە نخبەی عێراقیەوەیە چونکە خۆپیشاندەر هەرچیەک بێت کەسێکە لەسەر شەقامە نە قەڵەم نە کورسەکە هیچیان لای ئەو نییە خۆپیشاندەر بەس دەنگی هەیە دەنگەکە ئایا چەند کاریگەرە بێ کاریگەری هەبوو عادل عەبدولمادی دەستی لە کار کێشایەوە ئایا کاریگەریە بێ پەرلەمانیش دەست دە کار کێشێتەوە ئەمە پرسیارەکەیە بەڵێ اینجا ئەمەش ئەگەر بڵین فەرەزەن دەست دە کار کێشانەوەی ئەمانەش بوو هەڵبژاردن ترەوە ینی تاکە ڕێگە و میتۆ دەبەوەی کە تۆ دەسەڵاتی عێراقدا مەزرێنیتەوە ئایا ئەو هەڵبژاردنە چۆنچۆنی ئەبێت میکانیزمەکانی چی دەبێت بەڵێ میکانیزمی ئەوە چی ئەبێت ئایا ڕێگە بە تەکنۆقراتەکان ئەیە بێنە ناو حکوومەتەوە کوتم ئەو بەشەکەمەی عێراق کە دڵسۆزە لە عێراقا ئەوێ وەکو وڵات بژی چکام ئیرادەیە لە هەموو میلەتی دنیاە هەیە یعنی میلەت یەک نییە لە دنیاە ئیرادەی نەبێ بۆەوەی بزانێت چۆن بژی هەموو میلەتیم ئیرادەی هەیە بەڵام ئەم ئیرادەیە لە دەستکیایە سیاسەکانی عێراق ئەم ئیرادەیان لەلا بوو بەڵام لە 2023 کە کەم دەسەڵات بوون ئەم ئیرادەیە زۆر باش بوو یعنی بەرز بووە هاتە سەرەوە توانی عێراقدا مەزرێنێ بەڵام لە دوای 2010 ئەوانەوە لە هەشت ئەوانە دەستی پێ کرد ینی باڵی ئەسکەری لە عەقڵێتی سیاسی ئەم سیاسیانەیە ئەو زاڵ بوو بەسەرەوانەیە ئەگەر ببینی داعش دروست بوو کە بە دەستێکی دەرەکیە زانجێ داعش دروست بوو لە بەرامبەر ئەمەدا حەشدی شعبیان دروست کرد کە هەموو عێراقی خسۆتە مەترسیەوە ئەم دوانە چونکە داعش هەر ئیرادەیەکی ئەسکەریە و ئێوێ عێراق بە و ڕێگەی بەرێ و وڵاتێکی تۆنڕەوی ئیسلامی داخرا دروستکە حەشدی شعبیش هەر هەمان ئیرادەی داعشە ئێوێ وڵاتێکی ئەسکەری داخرا و دروستکە مرکزیت خۆی چی بڵێ هەر ئەوە بێت ئەم دوو ئیرادەی لە عێراقا ینی بەڕاستی عێراقیان وایە گەیشتوینەتە ینی ئەو تونێ لە تاریکەی کە کەیتر هەمومان هەست بە تاریکیەکە یەکەین ئەی گەشت بین بە هەڵبژاردن ئەوە میکانیزمی هەڵبژاردنەکە ئەزانێ ڕەتفعل و وەڵامانەوەی شەقامی عێراقی ئەزانێ ئایا شەقامی عێراقی بۆ هەڵبژاردنە چۆن بەشدارە بێتایە و ئایا ئەوانەی کە ئەچنە ناو سیاست و خۆڵبژاردن و پاڵێراوەکانەوە کێ ئەبن یعنی جارێکی تر هەر ئەم حیزبانن کە ئەم خۆپیشاندەرانە لە هەموو شارەکانی عێراقا جگە لە کوردستان دەستی پێ کردووە یعنی ئەمە پرسیارەکانن ئێشتا کەس ناتوانین بە ڕوونی وەڵام بدرێنەوە چکە ئەمریکا ینی دەمەیە ڕۆڵی ئەمریکا و بە تایبەتی وڵاتانی دەرەوە کە بمانوێ نەمانەوە ینی هەژمونی ئەمریکی لە عێراقدا هەژمونێکی بەرچاوە ئەوان بە باش بە خراپ دەتوانین هیچ ڕۆڵێک ببینن لە تێپەڕاندنی ئەم دۆخەیە کە لە عێراقدا دروست بووە بەڵێ توانن ڕۆڵ ببینن بەڵام ئەومان لە بیر نەچێ ئەمریکا تقریبن وەکو ناوبژی کرد هاتۆتە ناو عێراق ئێستا ئەو سەردەمە کە خۆی ناونا داگیر کرد ئەم سەردەمە خۆی وەکو ناوبژی کرد هاتۆتە یەتە ناو عێراقەوە لە بینی کوتە سیاسیەکانە واتە ئەمریکا هێزی ئەوەی نییە لەگەڵ خۆپیشاندەران گفتوگۆکا و ئیرادەی ئەوان جێبەجێکە لە کۆتاییە ئەویش هەر بێ هێزە سیاسەکان لە یەکتر ڕاست نزیکاتەوە کە لەیەکشی نزیکردنەوەچیان هێزە سیاسیەکان هەر ئەوانە کە باسمان کرد هەروانە کە عێراقیان بەم دۆخەکەیانەوە هەروانە کە ئەم عێراقیان خسۆتە ئەو تاریکایە و کە گەشتبینی و ینی بەڕاستی هیچ ئینێکی وا نەماوە کە چاوەڕێی لێ بکەی بڵێ عێراقێکی باشتری تا دروست بێت مامۆستا لەسەر بابەتی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد ینی دەمەیە بۆ چوون و بزانم چونکە بەشێک پێیان وایە کە نەمانی عادل عەبدولمادی بۆ خۆی ڕەنگە کۆتایی سەردەمی زێڕینی پەیوەندیەکانی هەولێر و بەغداد بێت دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیرانی عێراق بە باش بە خراپ چی ڕۆڵێکی دەبێت لە ئاڕاستی پەیوەندیەکانی داهاتوو زۆر بە دڵنیاییەوە کاریگەری هەیە چکە بەڕاستی وەکووتمان ئیرادەی کوردی پێش هاتنی عادل عەبدولمادیش پاشە ڕۆژ و خواستی خەڵکی زۆر لێگا بوو سەردانی بەغدا کراوە گفتوگۆ کراوە ڕێکەوتن کراوە ئەمانە هەموو لەبەرچی لەبەر بەرژەوەندی هەموو گەلی کوردستان بەڵام ئێستا
کورد زۆر لە عادل عەبدولمادی نزیک بوانێ لەبەرەوەی ئیرادەیەکی هەبوو بۆ ژیانێکی ئاسایی، یعنی لەگەڵ کوردانیە بۆ جیاوازی بۆ دەوڵەت دروست بوون نازان بۆ زۆر شتی تریش، یعنی تەنانەت مساومەی لەسەر زۆر شت کرد لەوەی لە ڕادەستکردنی نەوت لەوەی کە کوردواز لە نەوت بێنێ عادل عەبدولمادیش وەکو ئەوانی تر داوانی هەبوو، بەڵام نەیکردووە بە وەرەقەیەکی فشارێک یاخود وەکو ئەو عەبادی و مالیکی بیکا بە گەماروی ئابووری و گاماروی هەموو شتێ لەسەر کورد، بەڵکو بە عەکسەوە کردوێتی بە مێزی گفتوگۆ، مێزی گفتوگۆش خۆ دەزانی هەموو کەسێ توانێت کە لەسەر مێزێ دانیشت هەتا کۆتایی ئەگەر کۆتاییشی نەبێت درێژە با بەم دانیشتانە هەتا ڕێکەوتنیەک لە بینی هەردوو لا دروست دەبێواتە عادل عەبدولمادی ئەو کەسەیە کە دانوستانی کرد، یعنی هەم شتیشی دا و هەم شتیشی وەرگرت بۆ عێراق، ینی ئیرادەی ئەوەیە کە کورد بەرەو جیابوونەوە نەڕوا، کوردیش لەگەڵیان نزیک بۆتەوە لەسەر ئەو ئەساسە، ئیرادەی ئەوە بوو کە داهاتی عێراق ینی هەرێمی کوردستان گەماروی ئابووری لەسەر نەبێ گەمارۆکەی شکان. هەرێمی کوردستان مامۆستاتوانی سوود لەو نەرمینواندەی عادل عەبدولمادی وەربگرێت لە ماوەی سەرۆکایەتەکەی کە بەرامبەر بە قەوارەی سیاسی هەرێمەی بوو لێی وەرگرتووە، ناتوانین بڵین نادیدە ناکرێ ئەبێ ببیندێ و زۆر شتی جوانیشی لەو شتانەیە کردووە، چکە تۆ هەمیشە و کەسێک کە لەگەڵ یا دانیشی بەراوردیەکەی بە پێشینەکانی لەگەڵ مالیکی لەگەڵ عەبادی کورد زۆر دژ بوو، نەیتوانی کورد دژ نا بڵین زۆر نابەرامبەر بوون، بۆچی چووکە ئیرادەی ئەوان ینی دژی هەموو خواستەکانی کورد، کوردیش ئیرادەی ژیانی بەڕاستی ژیانی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە لە بیرمان بێت لەم 28 ساڵەی کە دەسەڵاتمان هەیە ئێمە هەرێمی کوردستان لە ناحەی ئیداری و من باسی شتەکانی تر ناکەم باسی ژیانەکەم بە شایەتی هەموو جیهان، یعنی ئەو خەڵکانی کێن هەرێمی کوردستانەوە. ئەمڕۆ دکتۆر ڕێوازفایە قسەیەکی کرد ئەڵێ هەچ کەس لەم پێکاتەکانە لێیانە قەومێ ڕۆکەن هەرێمی کوردستان، ئەمە خۆی باشترین بەڵگەیە، یعنی ئێمە نەوایەکی ئاراممان هەیە بۆ هەموو ناوچەکە نەگەر بۆوانە سەیری ڕۆژهەڵاتکە کۆمەڵی خەڵکی لای ئێمە پەناهەندەیە، سەیری ڕۆژئاواکە، سەیری باکوورکە، سەیری عێراق خۆیکە، ینی کەرکووک هەمووی 10 کیلۆمەتر لە قەرهەنجیرەوە دوورە، خەڵک لەوێ ڕاکایە لەم دی قەرهەنجیرەوە بە ئارامیەژی لە خۆی متمەئن. دەسەڵاتدارانی عێراق لە ماوەکانی ڕابردوو ئەم شایەتیان بۆ سەرکردایەتی کورد دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان داوە لە بابەتی داڵدەدانی ئاوارەکان لە هەرێمدا نەیانویستووە بە تەواوی دانی پیا بنێن، ناخۆی شتێکی ئەوەیە هینیە قابلی ئینکاری کردن نییە و زۆر جاریش هاتوونەتە پێشەوە، زۆر جار بۆ ئەعلامەکان یاخو کاتێک کە لە ڕۆژئاوا و ئەمریکاوە فشاریان لەسەر بووە پاڵەپەستۆیان لەسەر بووە وتیانە ئێوە بەتەن خەڵکەوە ناچن ئەو هەرێمی کوردستان ئەو هەموو ئاوارەیەتیایە، هینێکیان نوانوە بڵین نواندنێکیان کرۆک و تەمسیلێک هاتوون و قسەیشان فڕێداوە ئەوە ئاکەین ئەمە نێرین ئەوە بین، بەڵام لە ئاستێکی زۆر کەما بووە. تەڵان بۆچی ئەمە لەبەر خاتی یەکش لەبەر خاتیەوەی کە هەیکەل و باڵای خۆیانی پێنەشکێت، چکە ینی تۆ لەو حاڵەتەیە تووشی عیبە بیت خەڵک پێت بڵێ ملیۆنێ خەڵک لە ناوەڕاستی عێراق و لەش باشوورەوە هین بوون ئاوارە بوون هاتوونەتە هەرێم دانیشن. ماوەسا من دەگەڕمەوە سەر پرسیاری پێشووترم بابەتی پاراستنی پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی عێراق بەقەت ئەو فەوزایی کە ئێستا لە عێراق دەگوزارێ سەرکردایەتی کورد تێکڕایدانە سیاسەکانی هەرێم، یعنی بەقەت ئەمە لە ئامادەباشیدان بۆ ئەوەی کە نەخشە ڕێگایەکی ڕوون هەبێت بۆ درێژەدان بۆ پەیوەندیکە لە ماوەکانی ڕابردوو لەگەڵ حکوومەتی عێراقدا هەیبووە. خۆی بەڕاستی ئامادەباشیەکان کۆمەڵی حیزب وەکو مزایدە زۆر دەمێکە ئاماڵێن، بەڵام ئێستا حیزبە کوردستانیەکانیش تقریبەن خەریکردنەوە سەرۆکی هەرێم ئەو کارێک بابەڕێوە لەم سەردانیکردنە یەکڕیزیەک دروست بووە، متمانە دروست بووە و بەڕاستی ڕێیەکی سابتیش دروست بوو، ئەویش ئەوەیە کە ئەگەر هەرێمی کوردستان بە پسڕپسڕی لە بەغدا بەم شێوازە هەڵسو کەوتکە هیچی دەستکەوتی نابێ و دەستکەوتەکانیشی لە دەزەیە بینیمان لە ساڵانی ڕابردووە چەند دەستکەوتمان لە دەزا بۆی ناتەبایی کوردەوە لە بەرەوەی یەکڕەئی نەبووین، بەڵێ ئێستا ئامادەباشێکی زۆر باش هەیە و لێرەشا ئەوە ڕەت ناکەمەوە لە بەغداش عادل عەبدولمادی کە سەرۆک وەزیرانە ڕێگەی بۆ هەموو کوردە سیاسیەکان نەکردوێتەوە کە
دەستخەنە ناو ئیشی هەرێم و بەغدا و ئیشەکە تێکبن لە جارانی پێشووە لە بڵین کابینەکانی پێشووە ئەمە بە ئاشکرا دیار بوو هەوڵیانەیە حیزبە کوردستانیەکان بەلای خۆیانە بەرن لە یەکتریان دابڕین دایانە بڕین بەلای خۆیانیان نابڕ ڕێی جیاوازیان پێوەرەگرتن دەیان بەڵێن و متمانەی بڵێن حیزبیان بە خەڵک ئەمە بەشێکشی پەیوەندی بەلاوازی و ئەدای نوێنەرانی کورد نەبووە لە بەغدا کە ئەمە ڕوویداوە ئەو بەشە پەیوەندی هەیە زۆرجار لە دەروەی ئیرادێ زۆریشان لە ئیرادەی خۆیانەوە هەیە جیاوازی سیاسی لە هەرێمی کوردستانە هەندێک جار نوێنەرەکانی وا لێ کردووە کە لە بەغدا بەرەو ئاقارێکی تر بڕۆن و قسە بکەن و هەڵس و کەوتکەن بەڵام ئیرادە سیاسیەکەی کورد ئەوەیە کە دەسەڵاتێک لە دەست بەڕاستی پارتی دیموکراتی کوردستانایە زۆر تەسحیەیاوە بۆی ئەم متمانەیە لە دەستنەیە ینی ئەم یەکڕیزیەی بەغدا بەو شێوە بمێنێتەوە نەیکرۆ بابەتێکی مزایەدە نەیکرۆ بابەتێکی مزایەدە کردوێتی بە بابەتێکی نیشتیمانی و بواری بۆ هەموو لایەنەکان ئیستا ڕەخسان وەگەر ببینیت زۆر جار ئەوانەی کە چنە بەغدا لە حیزبی دەسەڵاتەوە نین لە حیزبەکانی تریشن ینی ئەوانیش سەرپشک کراون ئەوانیش بەشدار کراون ئەوانیش هین کراون هەتاکو ئەو ئاقلە بیرکردنەوە ناڕەوایە نەمێنەکەی و لە بەغدا هەرێمی کوردستان بەس بۆ پارتی بۆ خۆی هەوڵەیە ئێستا بەڕاستی ئەم شتە سڕاوەتەوە نەما و هەموو بڵین ئینەکەی دەرکەوتووە هەموو هەیکەلەکەی دەرکەوتووە کە ئەوە ئیرادە نەبوو بۆ ئەوەی حیزبێک لە بەغدا هەموو شتەکان بۆ خۆی بەڕەبەرک و ئیرادە بوو بۆ ئەوەی هەموو شتەکان بۆ هەرێم بێ نەک بۆوان مامۆسامە لە کۆتایی بەرنامەکان نزیک لە مۆدەمەیە کۆتا ینی سەرنجی تۆ بزانم بۆی کە تەواوی سەرنجەکانت کۆکوێتەوە لە دێڕێکدا پێم بڵێیت ئەوەی کە لە بەغدا دەگوزارێت چاوەڕوانی ئەوە دەکرێت قەواری سیاسی هەرێمی کوردستان و مافەکانی کورد بەتایبەتی لە بودجە و موچە بە نەتیجەیەکی باش لێ دەربچێت خۆشبەختانە من لێرە کۆتاییەکە بۆ پێێنم عێراق لە وەزعێکایە هیچ کەس بەغیلی پێ ناباوەڵە خراپە بەڵام کوردیش ئەو خواستەکانی خۆی بە عەزیمە و ئیسرارەوە بەردەوامە لەسەری ئەمەیە توانیوێتی وا لە کاکە کورد لە دەستکەوتەکانی خۆی دڵنیابێ و منیش لێرەوە دڵنیام کە کورد بارودۆخی ئەگەر سیاسی عێراق لەمەش خراپتر بێ کورد بارودۆخی خۆی پارێزراوە بێت چونکە بەڕاستی بەغدا هەچێ بکە ناتوانێت پشت لە کوردکە چونکە بڵین کۆمەڵگەی نێودەوڵەتی و جوغرافیای سیاسی ئەمە لە عێراق قبوڵ ناکە کورد بۆ خۆی ئێستا لە ئاستێکایە کە بڵێم لە ئاستی دەوڵەتە پێشکەوتەکانی هەمویانە ئەوتە خەڵک بەزەی بە بەغدایەتەوە بەڵام لە هەرێمی کوردستانە هەز بە مطمئینی خۆیەکە لە سووریا خەڵک هەتا چێتە ناو پایتەختەکەی کەس مطمئین نییە لە ئێران ئایبینین ئەوە وەزعەکەیە بڵین ڕوبەڕووی هەموو جیان بۆتەوانێ لەسەر کۆمەڵێ چەمکی ناڕەوای نادروستکە ئەویش بە فراوانخوازی دەستخستنە ناو ئیشوکاری دەوڵەتەکانەوە وای کردووە ئێران و میلەتی ئێران بەرەو ڕووی کارەساتی بڵین مرۆیی وا ببنەوەیکە لەوانە ئابوووریە گەماروی ئابوووریە قات و قڕیە ئەم شتانە ڕوو لە ئێرانی ژەکە کەواتە ئێمە هەرێمی کوردستان وامان لێ هاتووە کە بەغدا نەتوانێت فەرامۆشمان کە زۆر سپاس بۆ مستەفا خالید چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوونی دووبارە بەخێربێت سپاس بۆ ئێوەش و بۆ تەلەڤیزیۆنی سلێمانیش بۆ سپاسی ئەکێ کارمەندان و کامێرەمان و هەموو دەرهێنەر و هەمووینەکانتانەکەم زۆر سپاس و دەستان خۆش بۆ سەرکەوتوون بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەلێکی دیکە بەرنامێکی دیکە شاد و بەختەوەربن.